بۆیە میوانداری بەڕێز لەتیف عوسمانمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتیاری ژووری بازرگانی زاخۆن خۆیان لە نزیکەوە ئاگان لە کێشەکەیە. بەڕێز لەتیف ئەم کاتت باش هیوادارین باش بیت پێمان بڵێ دوایین زانیاری لەسەر ئەم کێشەیە گەیشتۆ بە کوێواتە کێشەکە چارەسەر کراوە لە کاتێک ئازانین ئەو بارهەڵگرانە کۆمەڵێ کاڵایتیایە کە ناکرێت بوەستێنرێ لەو بەرهەتاوە یاخود قەرەباڵغی دروست نەکەن، ینی لە ئێستاە کێشەکە حل ئەبێت یاخود چی تۆ پێمان بڵێ؟ ئەم کاتت باش بەڵێ بێگومان وەکین هەمی ئاگدار ئەف کێشە ئەوە ماوەی سێ ڕۆژە بەردەوامە ئەوە بریار دیف بریارێت حکوومەتە ئیتحادی و دەستپێکێ بریارە 72 ساعتی هاتە دان و هەر منافستەکاش گمرکا ئیبراهیم خەلیل دەرکەویتن هەر بار هەلگرێک دەبێت ماوەی 72 ساعتا تا دەربازی زالگەهت ناوا عێراقی ببن. پشتی هنگی بریار هاتە دان ئەوا کێ ئارکودی بار بێتە سێلکردن گمرکا ئیبراهیم خەلیل حتا ئەو ji بوو زالگەهت عێراقی. ئەvê کاریگەریەکە زۆر کریە و گەیشتە وێ ڕادی و هەمی جۆرە کالا ئان و هەر بار هەلگەلەکە تێتە هەرێما کوردستانی تەمامی هاتیە ڕاوەستاندن وەک یا پێدوی ما وەک ژوورا بازرگانی بێگومان ما هەمی هەوڵ و بزاوێت خودداینە و هەر جهتێکێ پەیوەندیدار ما ئاگدار کرین و ئاگدارن سەروی بابەتی و بابەتی هەنێ بابەتێکی گرنگە ینی مەترسیە سەر بازرگانیە ما هەرێما کوردستانی هەیە. ئەو هەوڵانەی کە ئێوە داوتانە گەیشتوونەتە کوێ چونکە ئێستا سەدان بازرگان چاویان لە هەوڵەکانی ئێوەیە چاویان لەوەیە کە ئەم کێشەیە بە زووترین کات چارەسەر بێت. بێگومان ئەو جهێت و ما ئاگدار کرین هەمی ئەون ئەو جهێت معنی مجلس وزراء جناب سەرۆک وەزیرانی و حتا گەهتە بژمە ناوا گمرکا ئیبراهیم خەلیل هەمی دام و دەستگایت پەیوەندیدار و وی بابەتی و هەمی جه ئاگدارن و هەمی سەر هێلن و ئەف بابەتە بابەتێکی گرنگە لازم بزیترین وەخت بێتە چارەسەرکردن وی ڕەنگی نابێتن ئەکید زەرار و زیانەکە مەزن البازرگانی کفتیه و تایبەتی وەک ئاماژە پێکرد ئەف کەسێت و ئیش شولێ فێقیت کەن ئانکو مەیڤیت کەن ئەvê تاریخێت وان نزیک ئەvە gelek ziyanet mezin berwan ketîne û hemî kale Kak Letîf yanî her şiklekê bitin belê. Belê ew kêşeya çendîn mange berdewame pazda roj nû dekirêtەوە moleteke ca bim pazda roja پێم وانییە کێشەکە تا ئێستا بنبڕ کرابێت و ئیتر بازرگانان لە چاوەڕوانی و لە ترسی 15 ڕۆژی دواترە نەمێنەوە و خەم نەخۆن. جا تۆ بەرچاوڕوونیت هەیە یاخود با بڵێن گەشتبینی بەوەی کە چارەسەر بێت؟ چارەسەر نینە. باش ئەی گەشتبینی بەوەی کە چارەسەر بێت؟ بێگومان من گەشتبینم دەبێت چارە ببیتن چونکە ئەوە کێشەیەکی بچووک نییە ئەوە کێشەیەکی تەنها سیاسیە گەلمە تێتەکردن بۆ نمونە ئەو داخوازیەت ئەو دکن نوکە بێژن و سیستەمێ کە ئارکوت ئانسێلکردنا بارا ئەف ئەڤەل ناف عێراقیدا هەی ڕاستە هەی یعنی بۆ نمونە مینا ئەم قەسەر ئانکو دەواازێ ترێبیلێ ئانکویت عرعر ئەوێت هەمی دەواازێت عێراقی و gelek ciha ئەف که آرکوده اف سلاحنی هیا بس بار هرگلی وان مثلا بو نمونه دش قصر در کویتن اوی هر جهه که العراقی بویتن البغداد بیت نجف بیت بصره بیت کربلا بیت هر جهه که وان بویتن دی او باره گهت اوی کمپانی او کو بار بو هاتی پشتی باره هات دینان کوگه هاوی او پشتی هنگی آزاده فاتورا کمپانیا خواهی بار بوهاتی شیتل سرانسری عراق بلاوه بکتن بس جهه داخلیه که ام وکو حریم کردستانی ام دبینن که اف بابته هنه سیاسیه ما حکومت عراق نزانم چی رنگی صحت کته حریم کردستانی ما عراق نزانتن یعنی بو ام بازرگانک خلک زاخو آن
هر دفرکادی کردستان بیتن امجک بلا بار بوم بیتا گمرک ابراهیم خلیل آن هر باشە گمرک بەڕێز لەتیف لەو کاتی کەم کێشەیە دروست بووە بازرگانان بەڵێ لەو کاتی کەم کێشەیە دروست بووە بازرگانان بەردەوام داوایان ئەویان کردو چارەسەر بێ لە بەرەوەی زیانیان لێکەوتووە ئێوە لە نزیک و ئاگادارن تا ئێستا زیانەکان لەسەر ئەم کێشەیە چەند بووە؟ والله زیانەکان زۆرن یعنی زیانەکان زۆرن چەنە بەنسبە چەندێکە بێت ئەو زیانە چاو بێتە وەرگرتن يعني نسبة يعني لم روجا ادبينم وصاديارة رجا صدي هشتي بازرگاني يعني هاور دكرن لا دروا بو ناو هرمي كم بويا ضرر وزيانة في هزاران كس نوكا المال رينشتينا وبيكار ماينه يعني چندین کمپانی هنه هر کمپانی که کو ایش شوله هاورده کردنی کربتن چندین کسا پیک تیتن که آوکو کارمند وک جمیریار یعنی هر کسی کارگاه که کمپانی که کار کتن اوه همی نوکاوی به کار بینه و ضرر و زیانت و همیت کریکارا و همیت کمپانیا باشە بەڕێز لەتیف ئێوە بەدیلی ئەم ڕێگەیەتان کوێ ینی ئەگەر ئەم بازگانە دابخرێتەوە بەم شێوەیە بێ و چارەسەر نەبێ ئایا ئەتوانن ڕێگەیە بدۆزنەوە بۆی کە بازرگانان هاتوچۆی پێ بکەن و مامەڵەکانیان بکەن؟ بديلي أو حل نية بديلي أو حل شهية يعني من استا خلقي هريمي كردستان من بچم بغداد يعني خاروي عراقي شوينك بكم يعني كوغاك بكم أو كي زماني أو دكت من وكو كردك لوي أو بازرگانية بكم بديل نية بديلي ما همو بازرگانان يعني استا لسرخطن أو بيشنيارن كوت ريك بيك جاري بو هر كسا كي سيفيل و بار و او بيتا راگرتن الناف بين ما و عراقي دا چونكو هريما كردستاني مادام بشكش عراقي دفيتن امج وك ما في مهبيتن وك ايكا خلقي بغدا چاوا باري ويتيتا جهتا كوغاوي و بلاوكتن بو من نابيتن يعني سرچه اساس من بارك بينم لا گمركك يعني هر درجه كي منفذي بيتن اكثر بنيرن بو نمونا زالجه عراقي ديناين حتى ويري سيل كريبتن يعني في حالتي دفيت ام كومبانيات خا بقرن فيت ام عزل بكن بس ما ند او مثلا ام وقت بازرگان امشين بچن كوجه كي بو خال ميسل فكن يعني بشتي هيجي دكي زمانه ما كت او كسو كارت ما او الفيري او كري كارت ما او بمينا بكار باشا برز لطيف لا ماوي دهات واقرب كشي بردوام بيت ام داخازش حكومتك بازرگانان بم شوي ريان لي بگيري ابيته هوي تيكچون ياخد راگرتن و كمبونوي آلوگوري بازرگاني لگل تركيا و عراق و لگل هريما بگومان آلوگوری لگل ترکیه اوه واسه روژا رجاء کی برچاف دیاره کو آلوگورا بازرگانی کم بیه خلک مطرسی هیا پیش هفتیه که بار خواه بار نکرینه یان هر کسی که بار کرج بتن ویگاف که باری راستایه و توشی کشه بیه یعنی اف مسئله بازرگانی اف آلوگورا بازرگانی دب یک جاری ته تراوستانتن تنی بار هرگلک نبیتن بناوا هرما کردستانی بتن باشا برز لطيف بشك لبازرگان اواني ك لناو ام كيشه دانو رگريان ليكري اوان لن لماوي چن روجكي ديكه اگر كيشه كمان چارسر نكري ايمج رگري لبازرگان عربكانكين او كاته گردبونواكن بدوا اما بيت فشارك بو چارسر ام كيشه بيگومان اكيد اودا بتا فشارك چونكو بيوستيا وان جورا كالا هيا او كوتينا هرما كردستاني ودچنا عراقي اكيد اوانجك بيوستيان بي هيا او اجماري او بازرگان عربانه چنه برز لطيف يعني جمارة بازرگان العرب توماراوان دفمنينه بس قالك باردي هنا بارد حكومي هنا بارد قالك يت كومبانية بغداد هنا كو هكا
جداج نبيتن شريكة لقل هريما كردستاني يعني فرعك إخوة هي لهريما كردستاني يعني تأثيرها عامة جبر هندي أم داخازش حكومة هريما كردستاني كو جدي سرفي بابتي راوستتن ريقا شارع أكل قل حكومة عراق فدرال ببينتن أفا ام وكو بازرگان اكيد اوا پیشنیاره کو ام بني ريك بيتا گرتن يعني مادام کو او ما عراقي نزانن بلا هیچ آلوگوریک نو بینامه دانه بینت نه سیویل نه بار هل بار چونو هاتن يعني اوا دویت حلق بو به هابتن اوا سر مستوى حکومت آوید هر دو حکومت هرم کردستان و حکومت بغداد چاره که بو و مسئله ببینن ام وقت بازرگان ماجک و خو حاضر کریه کو ام بایکوده که بکن کو هیچ رنگه که نهلن کالاک دربازی عراقی ببتن بو نمونه يعني نابتن او کابرا که خلک بغداد بیتن کالای بیتن سربست درباز ببت بچتن و امر وی رین خاره دستا داهلن کو آن باره که هر شکل که بیتن یه چه دامو دستگاه که بتن نابتن هیچ رنگه که آلوگوری بازرگانی یان به تمامی بتفکرن یان ام وکو بازرگان یعنی بو آگاداریا و امج حاضری آخواد کن مدر امج در رگریه که گرن کو اف بابته حتی بیت چاره سر کرد. بله. برای لطیف عثمان سرپرشتی جوری بازرگانی زاخو لگل مامویش سپاس با برستان به هیوای که مندونه بن و او کیش گوره با بازرگانان چاره سر کرد.